مناڵانی خۆشەویست و بینەرانی عزیز و سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەری وام جارش لە راپۆرتێکی تایبەت بە پەخشنامەی سەردیواری بۆ قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکانی سنووری پەروەردەی ناوەندی هەولێر کە چالاک قوتابخانەکانی هەولێر ساڵانە سازی دەکات. ئێمە وەکو کەناڵی فێرست راپۆرتێکتان پێشکەش دەکەین بە هیوای ئەوەی ئێوە و بینەرانمان سوودی لێ ببینن. فەرموو لەگەڵمان بن. مناڵانی خۆشەویست و بینەرانی عزیز ئێستا چامان دەکەوێت بەو کتابی بەڕێزا و کاتێک. بەڵێ سوپاس بۆ ئێوە. ناوی جەناب؟ هەناسە. هەناسە تۆ کتابێک ئەمڕۆکە بەشداریت کردو لەم پێشانگای وەکو کچێک. بەڵێ. چ هەستێک؟ وەڵا هەستێکی خۆشە و سوپاسیانکەم پێشانگایان کردەوە و بواریشیان بۆ ئێمە هەڕەقسان کە بەمانە بەشداری بکەین. یەکەم جارە بەشداری کردووە؟ بەڵێ. لە چ کتابخانە؟ سەلاحەدینی کچان. سوپاس بۆ ئێوەش. بەڵێ خۆشەویستان و مناڵان و بینەرانی عزیز و خۆشەویست هەر لەم پێشانگای پەخشنامەی سەردیوار بۆ قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکانی سنووری پەروەردەی ناوەندی هەولێرە چالاک قوتابخانەکان کە ساڵانە بۆ قوتابیان دەکاتەوە چامان دەکەوێت بەو گوڵە جوانە ناوچیە؟ سۆز. سۆزیان تۆ وەکو کتابێک لەسەر کۆڕۆنا کردوتە. باڵێ لەسەر ڤایرۆسی کۆڕۆنایە کە ئەم نەخۆشیە لە وڵاتی سیندا بڵاو بۆتەوە کە دەبێت ئێمەش خۆمان بپارێزین لەم نەخۆشیە و ئەم نەخۆشیە چەند نیشانەی هەیە و لە ڕایبۆزی RNA تێدایە کە چەندەها ناویشی هەیە وەکو ناوی وەهان و شێوەیەکی تازی هەیە. خۆ پاراستنیش لەم نەخۆشیە پێویستە کە
کەمامە و دەستەوانەی بەکاربێنین و نیشانەکانی ئەم نەخۆشی بەرزبوونەوەی تایە ماسوولکەکان ئێش دەکات و پشبین و هەوکردنی جونگەکانە. بۆ مناڵانی خۆشەویست بۆ بینەران بۆ ئەوانە کێستا سەیری دەکەن چۆن خۆیان پارێزن لەم پەتایە و لەم ڤایرۆسە. من هۆشداری دەدەمە ئەو منداڵانەی کە تووشی ئەو ڤایرۆسە نەبن کە دەبێت لە شوێنی جەنجاڵدا دوور بکەونەوە ماتکردن نەبێت و تۆقەکردن نەبێت لەگەڵ کەسانی دیکە. زۆر زۆر سپاس. شایانی نییە بەخێر بێن. خۆشەویستان و ئازیزان بەردەوامین لە چاوپێکەوتنەکانماندا لەگەر قوتابیانی خۆشەویست ئەو کاتت باش. ئەو کاتێ تۆش باش. تۆ ئەمڕۆکە بە جنوبەرجی کوردی هاتی دڵیش زۆر خۆشە دەم بە خەندە و پێکەنی. بەڵێ بەڵێ چونکە ئێمە بابەتێکمان حازر کردووە بۆ سەربەرزی قوتابخانەکەمان هاتینە ئەو شوێنە قەشەنگە کە بابەتەکان خۆمان تێدا شەڕەکەین و زانیاری بگەینین. بەڵێ تۆ بەچی بەژار کرد لەم پێشان؟ بە نەشەیەکی مێژووی یان بابەتێکی مێژووی کە سوودیە بێ بۆ خەڵکی هەندێک کەسێ لە مێژووی کوردستان زۆر نازانن دەبێت ئێمە زانیاریان پێ چێ زیاتر هاندارن و یارمەتی دێت؟ یەکەم جار مامۆستاکەم دواتر دایک و باوکم کە پشتگیریم بوون بۆ دروستکردنی ئەم بابەتانە. هیوادارم سەرکەوت. سپاس مەمنون. بەڵێ خۆشەویستان و ئازیزان هەر لە چاوپێکەوتنەکانمان لە پێشانگای ساڵانە بۆ پەخشنامە سەدیواری چامان دەکەوێت بۆ مامۆستای بەڕێزا و کاتت باش. سپاس دەکەم سەلامەتە بەخێر هاتنتان دەکەین. بەڵێ مامۆستا دەتوانیت خۆت بە بینەران و بە مناڵان بناسیێنی؟ من لە پێشەشیدا زۆر سپاسی بەڕێزت دەکەم کەوا بەشداری ئەو ساڵاچێت کردیا هیوادارم ئەو بەرنامەزانەی کەوا وەکو بەڕێستن کەوا بەشداری دەکەن لە چالاکی مناڵان ئەوانی ژەوها بێنە ئەو شوێنانەکەەوە وەکو ئەوەی هاندێک بی بۆ ئەو مناڵانەی کەوا ئەو مناڵە چاوگەشانە زیاتر بەشداری لەو ساڵاکیانە بکەن بەداخۆ بەنسبەت ئیعلام کە وەکو برێ زۆر کەمتەرخەمن لەو مەسائلانە بە تایبەتی لێکوانەکەوی دەبینم تەنها بەڕێزت دەبینم کەوا بەشداری ئەو ساڵاچە کردە هیچ ساڵە هیچ بەرنامەجێت کە نابینم لێکوانە کەوا بێتن لێکوانە بەشداری لەو ساڵاچەکە دەبی ببتە هەندێک بۆ قوتابیان. ئێوە وەکو قوتابخانەی خۆتان قوتابخانەکەتان ناویست؟ قوتابخانەی دەڤەری بنەڕەتی لە گەڕەکی بەختیاریە. بەچی بەشداری؟ وڵای ئێمە بەشداریمان کردیە لە کۆمەڵایەتی مێژووە جوغرافیەیە مافی مرۆڤە دادوەریە ئەو مەسایلانە لەکوانە بەشداریمان کردیە. سپاسان دەکەم بەخێر هاتنتان دەکەم و زۆر زۆر سپاسی ئەوی بەرزم کەوا مانتان کێشە بۆ هاتنتان بۆ ئێرکوانە. قوتابیانی خۆشەویست و مناڵە چاوگەشەکان و بینەرانی عزیز ئێستا چامان دەکرد بە مامۆستایەکی بەڕێز و خۆشەویست ئەو کات. سپاس دەکەم مامۆستا نیگار مامۆستای زانستم. مامۆستای زانستی یاڕەبی تەمەندێش بژی سپاس دەکەم لەگەڵ ئێوە. مامۆستاجان تۆ وەکو مامۆستای ئەمڕۆ بەشداری کردی لەم پێشانگایە ئەم پێشانگای چۆن دەبینی؟ وڵای زۆر ڕێک و پێکە زۆر شتێکە ئەبێ ببێ ئەمە ئەم ئیشانەم چالاکیانە هەبێ زۆر چەند ئەم پێشانگانە دەبێتە هۆی قوتابیان بەرەو پێش بچێت؟ طبعاً زۆر تەسیری هەیە لەسەر قوتابی لەوانەیە ئێمە هەستی پێ نەکەین بەقەر قوتابی زۆر خۆشحاڵە زۆر هەز بەبوونی خۆیەکە هەز بەوەی کە ئەو بەهرەی کە تایەتی پەری پێ ئەیە ینی ئێستا من کە قوتابیەکانم هێناوە و ئەزانن ینی شێکی زۆر بۆ ئەوان زۆر گەورێ زۆر پێیان خۆشە. زۆر سپاس بۆ تۆ شانی ئێوە شەروە دەستان خۆش بێ. بەڵێ خۆشەویستان و ئازیزان هەر بەردەوامین لە چاپێکەوتنەکانماندا کە چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر هەستاوە بە پەخشنامەی سەر دیوار بۆ قوتابخانەکانی بە ئامادەی بنەڕەتیەکان. ئەو کاتت باش. خۆش سلامەتی برا. ناوم ڕێڤان سروانە پۆلی نوێی ئەلێف لە قوتابخانەی بابانی بنەڕەتی هاتم. بەچی بە بۆنەی نەسرەوە.
ناوچە نامڕەوا سەلام کاکە ڕەوانجان تۆ لەگە هاوڕێکانی بەشداری مەر لە چەلاکی قوتابخانەکان لە قوتابخانی بابان بەشداریمان کردو هەڵبەچی دەکەیت وەڵاز بە خۆشێکی زۆر باشەکەم یەکەم ساڵە بەشداری بەڕ تو ناوچی مەریوان کاکە مەریوان تۆ وەکو قوتابیەکی خۆشەویست وەکو قوتابیەک بەشداری کردو بەچی بەشداری کردو وەڵا بە نەشڕە شەکەتان لەسەر چییە؟ ئایدس بەڵێ دەزانی ئایدس چییە؟ بەڵێ نەخۆشیەکە کە دەبێت ئەوە کوشتنی کەسێک یعنی بەڵێ مامۆستایەکان وتیان ئەو بابەتێک زریان نها بەخۆمە بەڵێ لەناو گرەفە ناوچیە سەرهەت سانجان شۆ باش چۆن باشە سانجان تۆ وەکو قوتابیەک بەشداریت کردووە بەڵێ. چ هەستێک کرد؟ هەستێکی خۆش بەڵێ ئەی چی تێ بۆ هاوڕێ و بۆ برادەرەکان و بۆ مناڵان کە خۆیان بپارێزن لە کاتی سەرماگەرمە لە پەتاو لەو ڤایرۆسانی کە تووشیان هیوادارم خۆیان پارێزن لەو نەخۆشی ڤایرۆسانەی کە لە وەرزستاندا هەیە ئێمەش هیوای تەندروستێکی باشیان بۆ دەخوازی هیواداری مناڵان هەمیشە تەندروست باش بوون. بەڵێ خۆشەویستان و ئازیزان بەردەوامین لە چاپێکەوتنەکانمان چامان دەکرێت بە دوو قوتابی خۆشەویست کە لە قوتابخانەی زاگرۆزی بنەڕەتی ئەو کات باش ناوی بەڕێز دایان سەنگەر دایانجان تۆ وەکو قوتابیەک بەشداریت کردووە چ هەستێک تێ کە لەم پێشانگای بەشداری هەستێکی خۆشم هەیە کە بەشداریم کردیە ئەو بابەتێکی هەڵبژارکە هەرتان بژاردیە بەناوی چیە؟ بابەتەکەمان لەسەر حاجی قادری کۆییە کە باز لە ژیانی دەکات و چەند پەندێکی پێشینان و چەند دێرە شارێکی حاجی قادری کۆیی بەردەوامین لە چاپێکەوتنەکانمان لە پێشانگای پەخشنامە ئەو کاتێک باش ئەو کاتێ ئێوە ناوی پێڵاگیە پێڵاگیە بێڵا گیان چۆنی باشم سپاس چێ ناو خوشێن باوکم تو وەکو کچێک تۆ خۆش لەگە هاوڕێکان بەشداری لەگە مامۆستایەکان باڵێ ئێوە زۆر گرنگە بەهەم بۆ قوتابخانە کە چالێکێکی وا بەشداری بکەین سوپاسی مامۆستانی چاڵە قوتابخانەکان دەکەین بەئەکید جناوچی ئیمان چۆنی ئیمان سپاس مەمنون بۆنی چەند ئیمان چوار زیرەکی طبعا باشە ئیمان تۆ وەکو قوتابێک کە بەشداری کردی لەم پێشانگای هەست بەچی طبعا هەز بە خۆشێکی زۆر دەکەم ئەوە چارەک قوتابخانەکانە ئێمەش وەکو مەکتەبی قوتابخانەی بێریویستمانە بەشداری لەم ساڵاکێ بکەین ئیمان ئیمان جان باشی دڵت خۆشە بەشداری کردی لەگە هاوڕێکان بەڵێ بە ئەکیدیە زۆریان زۆر سوپاسی مامۆستا بە ئەکیدی سپاس مامۆستا زەینەب دەکەم کە ئەو چالاکی لە ڕێی خستنی و ئەمە هاتی ئێرە خۆشەویستان زۆر سوپاس بۆ دوو گوڵە جوانە سەرکەوتو بوون بەڵێ خۆشەویستان و ئازیزان چامان دەکرێت بە ئەو قوتابێ بەڕێز ناوچێ ڕاستان سدیق ڕاستان جان چۆنی باش سپاس ڕاستان تۆ وەکو قوتابێک بەشداریت کردووە لەم پێشانگایە تا چەند ئەم پێشانگای دەبێتە هۆی ئەوەی ئێوە هەست بە دڵخۆشی بکەن هەست بە زانست و زانیاری بکەن چ شتێک هەبووە کە سوودی لێبینی زۆر سوزم لێ بینیوە سپاسی مامۆستایەکان دەکەن بە زۆر سپاس دەکەم زۆر سپاس زۆر سپاس بەڵێ خۆشەویستان هەر لە قوتابخانەی ژیلان ناوی بەڕێز ڕۆئە رائد ڕواجان تۆ وەکو قوتابیەک بەشداریت کردووە لەم معرضە هەست چۆنە؟ يعني شعور حلو انه احنا شاركنا بهذا المعرض اني وزميلاتي الثلاثه سوينا هاي النشره وهاي النشره وهاي خاصه بي طبعا يعني صح تعبنا بيها وشاركنا طبعا وبيناتنا احنا كنا يعني متعاونين وان شاء الله يعني ان شاء الله وحده من عندنا سپاسی مامۆستاکان دەکەی کە ئێوەیان هەڵبژاردووە لەوەندە قوتابی ئەنوانی هەیە طبعا نشكر جهود المدرسه اللي هي ساعدتنا ارشدتنا نصحتنا على الشيء اللي احنا نريد نسويه هیوادارم سەرکەوتوی زۆر شكرا بەڵێ خۆشەویستان و ئازیزان هەر لە چاپێکەوتنەکانمان لە
پەخشنامە سەر دیوار چا من دەکرێت بۆ قوتابی ناوی بەڕێز دەریە دەریا جان چۆنی زۆر سپاس باشم پۆلی چەندی دەریا هەشت دەریا تۆ وەکو قوتابخانەی شەیدای بنەڕەتی بەڵێ بەشداری تاک بەڵێ دڵت خۆشەکە بەشداری تۆ وەکو بێگومان ئەو بابەتانەی هەڵبژاری لەسەر چییە هەموو دەرسەکانی خۆمان کە ینی حەزمان کرد کە بەشداری تێدا بکەین ینی بۆ دەرخستنی توانامان تا چەند کردنەوەی و پێشانگەیان چالاک قوتابخانەکان دەبێت هۆی ئەوەی قوتابیان پەرە بە زانست و زانیاری تا ڕادەیەکی زۆر بەڵێ زۆر بەڵێ خۆشەویستان وازان ئێستا چامان دەکەوێت بە مامۆستا ئاراس ئەو کاتت باش باشتر مامۆستای بەڕێز ماندوو نەبن بەڕاستی ئەو ماوەی کە لەگەڵ قوتابیان زۆر ماندوون لە پەخشنام و شعری وتار و چیرۆکۆن ئەم ساستێکتەیە کە دەبینی زۆربەی زۆر قوتابخانەکان بەشداریان وەڵی زۆر دڵخۆشم کە دەبینم ئەو ژمارە زۆرە هەموو هاتینە ئامادەبوونە دیارە کارەکەمان جێی دەستخۆشیە کە هەستیان هەبووە هاتینەوە بەرامبەر ئەو ئیشەی کەمە داوامان لێ کردیە جێبەجێیان کردیە سوپاسیان دەکەین سوپاس هەموو قوتابخانەکان دەکەم هاتینە بە جۆش و خرۆشەوە بە هەستێکی خۆشەوە هەر کەسە پێش نەشرەی خۆی هینایە لەو پێشەنگای بەشداری کردیە سوپاسی هەمویان دەکەم ڕێز و خۆشەویستیم لە بۆ هەمویان هەیە بەڕێزی مامۆستا ناوزان سوپاسی نیکو دەکەم سوپاس بەڵێ خۆشەویستان و ئازیزان هەر بەردەوامین لەو پێشانگایە چامان دەکرێت بە دوو قوتابی قەشەنگی جوان لە قوتابخانەی دنیای کچان چۆنی سپاس تۆ چۆن پۆلی چەندی هەشت پۆلی هەشتی تۆ بەچی بەشدار کردی لەم پێشانگایە بەوە بەو نەشرە کاری دەستیەوە ئەم پەخشنامەی سەردیوار بەڵێ باز لە چی دەکەم باس لە مانگەکانی ساڵی کوردی دەکات بە چەندها شێوەزاری زمانی کوردی مەسەلە زمانی هەورامیە یاخود بە کەلهۆڕیە لە زمانی کرمانجی بەڵێ کرمانجی سەر یان خوارد وڵا نازانم بەس کرمانجی مامەکارێناوە ئەوەش کەلهۆڕیمان هەیە بەڵێ و داجەک کوریان بەڵێ باشە زانیاری ئەو قوتابێ ناوچی سۆمە سۆما جات چۆنی سۆما لەگە چی هاتی وڵا لەگەڵ قوتابخانەکەم هاتین بە یارمەتی قوتابخانەکەم تاتی باشە دڵت خۆشەوە قوتابێک بەڵێ زۆر دڵم خۆشە بەڵێ سپاسی مامۆستاکەتان دەکەن سپاسی مامۆستا چنارەکەین کە یارمەتی داین بە سەرپەرشتیکردنی ئەم کارەمان ویسمان سوودێ بگەینین بە کۆمەڵگەی کوردی چکە بە زۆری ساڵنامەی زایانی بەکاردەهێنن ویسمان بە شێوەزارەکان بهێنین بنووسین و بە شێوەی مورو یان ژەنجیانە بنووسین بۆ ئەوەی زیاتر سەرنجڕاکێش بێت ئەم کاتتان باش باشتر ناوی سیدرا سیدرا جەنێتی زەهرا زارا سیدرا و زارا خوشکن نەخێر ینی برادری بەڵێ بەڵێ ئێوە بەچ بەشداکەن بەشداریمان کردەوە بەم پرۆژەیە کە پرۆژەکە سەبارەت بە گوڵە ینی سروشتی گوڵ و سروشتی کوردستان هەروەها ئیلهامی شاعیرەکانیش دەستپێک ینی هەر بە لەسەر گوڵ و سروشتی کوردستان بووە دنیا باغێک پڕ لە گوڵە من گوڵ و تۆ گوڵ و ئەو بەڵێ مەڕەن جێگەر کەسێک پێ زۆر سعریشان بەڵێ وایە ئەیە تو هەرانی بەشداری کردنمان لەبارە ئەوە دڵخۆشمان دەکات لەبەرەوەی کە شاعران زیاتر ئیلهامیان بە هۆی سروشتی کوردستانەوە هاتووە کە سروشتی کوردستانی زیاتر بەوە جوانە کە گوڵزاری ڕازاوی تایە ئێمەش بۆیە هەوڵماندا کە گوڵ هەڵبژێرین بۆ ئەم بابەتە ئێمەش سوپاس زۆر سوپاس بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئێستا چامان دەکرێت بە مامۆستا ژینۆ حوسێن
بەڕێستە ئەو کاتت باش باشتر کاکە زیاتر لە 20 ساڵیە تو نەیت ڕاستەکەی زۆر ڕاستە تەمەند درێژ بوو ئەس زۆر سپاس کاک نەوزارکان قوتابخانەی شۆخی بنەڕەتی بەشدای تاکردن بەڵێ چه هەستێکتان هەیە کە ئێوە بەشدای تاکردنە پێشەنگە بە کارێکی جوان بەڵێ ئێمەش هەر وەکو هەموو قوتابخانەکانی تر حەزمان کردکەوە بەشداری بکەین لە چالاکی قوتابخانەکان لەکردنەوەی ئەم پێشانگایە بە هاوکاری قوتابیەکان کارێکی کۆلاتمان کرد لە بەرەوەی بابەتەکەی ئێمە کوردیە مانگەکانی کوردیمان ئەوەکەوەی لە بەرچاوتان نەبینن بەشداریمان تێدا کرد. تا چەند ئەم پێشەنگانەیە کە چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر دەیکاتەوە یان گرنگە بۆ قوتابیان؟ بەڵێ من بەکارێکی زۆر گرنگی ئەبینم لە بەرەوەی زیاتر قوتابیەکان چاوکراوەتر ئەبن زیاتر تێکەڵاو بن قوتابخانەکانی ترکاری یەکتر ئەبینن بەڕاستی بەلای من زۆر گرنگە. هیوای سەرکەوتن زۆر سپاس زاریشتر خۆشحاڵ بم پاش 20 ساڵ جەنابتم دیتەوە خۆشحاڵ بم کاک نەوزاد قوربان سەر. بەڵێ خۆشەویستان دیارە قوتابیەکی خۆشەویست نایب Glena خان تۆ قوتابێک بەشداری So I'm very happy today. We are participating to our program. So now we want to show some our work is like that and that. So because we don't have a time, we don't have a lot of work for today, but we have a lot of work for today. But yesterday they told us just you can share with two work. So that's our work. Our artist is Shazwan. Where's Shazwan? And we have two artists, Shazwan and Mardi. We work with groups. So Neshmil write our subject is. هەر بەردەوامی لە چاپێکەکەمان چامان دەکەوێت بەو پۆڵە قوتابیە زیرەک و عەقڵ و ژیرە لە چ قوتابخانە؟ ساباتی کچان سابات ئێوە لە قوتابخانەی ساباتن چ هەستێکتان؟ وەڵا یعنی لە ئاستەکانمان زۆر باشین و قوتابخانەکەش زۆر لێ ڕازینە ئێوە بەشداری تا کردووە لەم پێشەنگایە بەڵێ دڵتان خۆشە؟ ئەرێ وەڵا توناوچی ڕوا ڕواجیان تۆ دڵت خۆشە کە بەشداری؟ بەڵێ ئەمە نەشڕەتی کوردیمان کردبوو تاوەکو ئاستی قوتابی ئەوەی تێدا بوو ایران ناومان لێنە ناو ڕۆژە ڕۆژان گیان تۆ وەکو کچێک لەگەڵ هاوڕێکانت لەگەڵ کۆمەڵێک کچی قوتابخانەکانی کە بەشداری تو لەم پێشەنگە چ هەستێک؟ هەستێکی زۆر خۆشمەیە دالیا ئەرێ وەڵە زۆر زۆر درم زۆر سپاسی مامۆستایەکان دەکەم. بەڵێ خۆشەویستان بەردەوامی لە چاپێکەوتەکانمان ئەو کاتە هەم کاتێکت بە فەزیلا فەزیلە گیان تۆ وەکو قوتابێک بەشداری تو لە پێشەنگە چ هەستێک؟ هەستێکی زۆر خۆشم هەیە تەمان شتێکی خۆم بە دڵخۆشە زانکە بەشداریم کردێ لەم پێشانگایی چکاوە شتێکی گرینگە لە بۆ من کە وەکو قوتابیەک جێپەنجەم دیاربی لە ناو هەر کچێک شتێک بیتن سوود بگەێنمە خەڵک چەند ئەم پێشانگانە دەبێتە هۆی پێشکەوتنی ئاستی قوتابی؟ بەڕایم بەڕێژ دەچی زۆر چکە قوتابی ئەگەر بخینیتەوە فکری لێ وەردەگری دەتانی بستۆماری بەخۆی دابستەوە دەرێ تەبعاً ئەو شتە نووسرە دەبی شتێکی لە دوا هەیە کە من ئەنجام دەم و ئەوەشانی دەدا ئەنجامی بدا و بەرەو پێشتر دەچێت. بەڵێ قوتابیانی خۆشەویستی قوتابخانەی شنەروێت دواناوەندی تێکەڵاو بەڵێ ئێوە وەکو قوتابخانەکەتان بەشداری تا کردووە لەم پێشانگایە هەست بەچی دەکەن؟ خۆشی بەڵێ من زۆر خۆشحاڵم کە ئێمە توانیمان ئەم ئەوی دروستکەین بە هاوکاری هاپۆڵەکانم مامۆستایەکانی زۆر سپاس زۆر خۆشحاڵم.
سپاس ناوی بەڕێز شنو بەرزە شنو جان تۆ لە بامۆچی بنەڕەتیان بەڵێ قۆناغی چەند نۆی بنەڕەتی ئەو بابەتی کەتان بژادێت چییە؟ بابەتەکە لەسەر پێستیە بەڵێم چی لەسەر پێستە ناکەی؟ پێست زۆر گرنگە ینی هەر لە ژیان ڕۆژانی خۆمان دەبێت زۆر ئاگامان لێ بێتن زیانی پێ نەگات واتە بە خۆمان بۆ ئەوەی تەندروستیمان باش بی دووربین لە هەر پەتایەک کە دێتن وەرزی بیتین ئەوجا هەر پەتایەک یا ڤایرۆسە چ بە مناڵان دەڵێ چیان پێ دەڵێ کە بۆ مناڵان و بۆ هاوڕێکان و بۆ بینەرانی خۆشەویست یەکەمی شت ئەگەر هەر نەخۆشێک واتە ڤایرۆس ئەنفلۆزاش زۆر ئەوە بووە یەکەمیشت ئەگەر پەسیویان بووم ئەگەر بپشمن بەدنچاوێن کلێنکسەکە جەکسە پڕێ بدەن واتە بەکار نهێنەوە لە دوایوی دەستیان بشۆن ئەوانش ڤیتامین سی زۆر زۆر باشانی بۆ مناڵان میوەشی زۆر بخۆن نەخر زۆر خراپە بۆیان شتیواش گرنگە سۆبەکان لە ماوەی بەلایکنی بەدەدەقت جارێک دەرکەی بکەوە پەنجەرەش کۆنەوەی هیوای سەرکەوتنی زۆر سپاس زۆر سپاس بەخێر بەڵێ خۆشەویستان وایزان چامان دەکەوێت بە مامۆستا شنۆ مامۆستا شنۆکە باشتر بەخێر مامۆستا شنۆ وەکو قوتابخانەی نان ئامادەی نانەکەلی کچان ئامادەی نانەکەلی کچان ئەمڕۆ بەشداری تا کردووە چه هەستێکتان وڵا هەستێکی خۆشمان هەیە بەڕاستی جارجارە پێویستە یعنی قوتابخانەکان ئەوە کۆ ببنەوە نەشاط و چالاکی خۆیان عرض بکەن هەم کۆنتاکتێک دەبێت لە نێوان قوتابخانەکانیش هەمیش بیر و ڕاگۆڕینەوەک دروست دەبێتن ینی لە پێشانگاکە دیارە هەریەکە بە جۆرە ستایلێک بەشداری کردووە ئەوە بۆ قوتابیانیش باشە سپاسی مامۆستایانی چالاکی قوتابخانەکان دەکەن کە هاتن سەردانیان کردوون ڕێنمایان زۆر سپاسی چالاکی قوتابخانەکان دەکەن کە هاوکاریەکی یعنی بەردەوام کۆنتاکتمان هەیە لەگەڵیان هاوکاری قوتابخانەکان دەکەن بە پێدانی ڕێنمایی و چۆنێتی بەشداریکردن لە چالاکیەکان دەستخۆشیان لێ دەکەن زۆر سەرچاو ڕێز بەڵێ خۆشەویستان وازیزان مناڵانی چاوگەشی کوردستان بینەرانی خۆشەویستمان هەر لەم پێشانگایە چامان دەکەوێت بە سێ قوتابی بەڕێز ئەو کات ژیان باش ناوی بەڕێز بنار ئەتونا ڕێن یان هێلین لە چ قوتابخانەی گەوهەری کچان گەوهەری کچان یاخۆ هەر گەوهەر بن هەر تەمەند درێژ بن قوتابخانەکەتان پێشکەوێت ئێوە بەشداریتان کردووە لەم پێشانگایە تا چەند گرنگە بۆ ئێوە وەکو قوتابی ساڵانە ئەو پێشانگایانە بکرێت زۆر باشە بۆ قوتابی زیاتر هەوڵی خۆیان بدەن بۆ گەیاندنی ئەو زانیارانە شتی وا دروست بکەن زۆر باش تۆ وەکو کچێک بەشدار کردووە لەگەڵ هاوڕێکانت چ هەستێک وڵا هەستێکی زۆر خۆشم هەیە هیوادارم هەم ساڵانە ئەوها پێشانگە زیاتر بکرێتەوە تاوەکو یەکتر بناسین و هەروەها حلمی و زانستمان زیاتر پێشگوێت بۆ ئەوەی قوتابی هەمیشە پێشکەوێ هەمیشە سەرکەوتوبی گرنگە قوتابی بەشداری بکە لەم پێش بێگومان گرنگە قوتابی بەشداری بکە لە پرۆژانە وەسپاسی بەڕێبەرەکانمان دەکەین کە یارمەتی داین و هەروە سپاس مامۆستاکانمان دەکەین یارمەتیان داین بە یارمەتی ئەوان نەبووە نەمانەتوانین بگەینە ئەم ڕۆژەی ئێستا زۆر سپاس بۆ بەڕێزان و خۆشەویستان مناڵە چاوگەشەکان بینەرانی خۆشەویست ئێستا چامان دەکەوێت بە بەڕێز مامۆستا بەشدار بەڕێوەبەری گشتی پەروەردەی ناوە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مامۆستا ئەو کاتت باش مامۆستا ئێوە وەکو بەڕێوەبەراتی و بەشداریتان کردووە چه هەستێکتان هەیە کە دەبینین قوتابیان بە ڕوتینێکی زۆر و بەشداریان کردووە لەم پێشانگە بەڵێ من لە سەرەتادا پێویستدارم دەستخۆشی لە سەرجەم ئەو قوتابخانانە بکەم کە بەشداریان کردووە لەو پێشەنگایە پێشەنگای پەخشەنامەی سەردیوار و هەروەها دەستخۆشی لە مامۆستایانی بابەتەکان بکەم کەوە دیارە ماندبوونیان خۆیان ماندوو کردووە لەگەڵ قوتابیەکان و بە هەمان شێوە هیوای سەرکەوتن بۆ قوتابیان دەخوازم کەوە ئەمڕۆکە هەوڵیان داوە کەەوە شتێکی جوان پێشکەش بکەن لە بابەتە جیاجیەکان بابەتی زانستی ڕۆشنبیری ئەدەبی کەلتوری یاخود ئاینی خۆی لە خۆیدا ئەم جۆرە چالاکیانە
ئەو زۆرە پێشەنگایانە پێشەنگای پەخشەنامەی سەردیوار زۆر پێویستە هەبێت لە سەرجەم پەروەردەکان و لە سەردەم قوتابخانەکانشدا بەشدار بن کە دەبێتە هۆی هاندانی زیاتری قوتابیان وەکو کێشبڕچەیەک لەناو قوتابخانەکان کە یاخود لە نێوان قوتابخانەکان ئاشتی قوتابی زیرەک تێدا دێردەکەوێتن و هەروە ئاسی مامۆستاش هەوڵ و مامۆستا وا دەکات کەوا زیاتر خۆماندی بکاتن قوتابی وا دەکات زیاتر خۆماندی بکە بە دوای سەرچاوی زانستی بگەڕێ بۆ پەیداکردنی بابەتەکان و دانانی لەبەرەوەی ئەو بابەتانێکەوە دادەندرێت بە دڵنیایی بابەتی باوەڕ پێکرا و سەرچاوی هەبێتن بۆیە جێگای دەستخۆشیە و هیواداری لە داهاتوودا زیاتر فراوانتر بکرێت لە سەرجەم پەروەردەکان و زۆرە چاڵەشان ئەنجام تۆوەکو بەڕێبەری گشتی پەروەردە هەولێر چ تێ بۆ کەناڵی فێستە و کەناڵی بۆ مناڵان هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هیوای سەرکەوتن بۆ کەناڵەکەتان دەخوازم هیوادارم کەناڵەکەتان بێتە کەناڵێکی پەروەردەیش بە هەمان شێوە کەناڵێکی پەروەردەی لەبەرەوەی ئێمە وەکو وەزایەتی پەروەردە وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەوانەیە لایەنە پەروەردەیەکە ڕاستە گرتووتمانە ئەستۆ بەڵام زیاتر لە بۆ لایەنە فێرکارێکە دەچین ئێوە دەکرێت هاوکارێک بن لەلایەنە پەروەردەیەکەش بە هەمان شێوە و هەروە هاوکارێک دەبن لەبەرەوەی بەگەر بە ڕاشکاوی باس بکەین مناڵ ئەوەندەی لە تەلەڤیزیۆن لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن شت فێر دەبێت ئەوەندەی چاودێری دەکاتن لەوانەیە ئەوەندا لەگەر بەداخەوە کەوا ئێستا واقعی کۆمەلگایەکە وای لێ هاتووە سەرقالی خێزانەکان وای لێ هاتووە باوک لەوانەیە لە ڕۆژێک هەفدە یاخود یا پازە کاتژمێرێک لە دەرەوەیە کار دەکاتن دایک بە هەمان شێوە کار دەکات یاخود کاری ماڵ دەکات مناڵ ئەوەندە کاتی بۆ تەرخان نەکراوەکەوە ئامۆژگاری بکرێتن یاخود لەگەڵ لە کەشێکی خێزانی بژیت بۆیە زۆرترین کات مناڵ ئێستا بەداخەوە باز دەکەم لەگەر ئامێرەکانی سەردەم ئەلکترۆن یاخود لەگە کەناڵەکانی ڕاگەیاندن بە تایبەتی کەناڵەکانی منداڵ دەباتسەر بۆیە زۆر گرنگە ئەو پەیامە ئێوە بەرپرسایەتش گەورەیە ئەو بابەتانێکەوە پەخش دەکرێن زیاتر بابەتی پەروەردەی بن بابەتێک بن ببێتە هۆکاری بژانەوەی کۆمەلگا قوتابی یاخود مناڵی بچووک سوودی لێوەربگریتن سپاس بێ ئێوەش باسێکتەوە لەپاس خۆشەویستان وایزان چامان دەکرێت بە دوو قوتابی خۆشەویست ئەو کاتت باشم سپاس بەڕێز محەممەد عیماد ئێوە لە قوتابخانەی دراسی عەرەبین بەڵێ قوتابخانەی مەدرسە دجلە الأساسية اسمك ناوي عبد الرحمن فخري مدرسة دجلة الأساسية أي صف؟ صف 8 باء ما رأيك بهذا المعرض؟ والله معرض حلو إن شاء الله نجدد المشاركة كل سنة وحتى نقدم الأفكار حلوة. أيوة كتابيان كبش داي تاكدوا لم يسانجات سياستك. أما أو نشرية كم زار إنجليزي دوام زانستي أويش وتشي وي عينا زانستي بس مواضيع كم فرق دخل. جورج سباس. زۆر سپاس هەر بژێت سپاس دەستخۆشی لە مامۆستایانی بەڕێز لە تەواوی قوتابخانەکانی کۆناغی دواناوەندی ئەمڕۆ کە هەڵساون بە ئامادەکردنی کۆمەڵێک بابەتی هوەری دەستکردی قوتابیان پیشانگایەکی کاری دەستی بە پێشکەشکردنی کۆمەڵێک بەهرە و توانای قوتابی بە هاوکاری مامۆستایانیان سپاس و دەستخۆشی بۆ هەموو لایەک بۆ چالاکی قوتابخانەکان کاڵسان بە ئەندامدانی ئەم فیستیڤال و ئەم پیشانگایە قەشەنگە دیارە هەوڵدان بۆ پەرەپێدان بۆ پشگیریکردنی قوتابیان بۆ برەودان بە بەهرەکانیان ئەرچی هەموو لایەکمانە ئێمە وەک پەروەردەی ناوەند لە هەوڵداین ئەوەی لە توانابی ئێمە هاوکاریان بکەین و پشگیریان دەکەین و ئەوەی لە بەردەست بێ ئێمە لە ڕووی مادی و معنەوی ئێمە کار ئاسانیان بۆ دەکەین و بتوانین قوتابیان ئەو حەز و ئارەزوو توانایە هەیە بیخەنەگەڕ. زۆر سپاس بۆ ئێوەش هەر بژێت.
خۆشەویستان و ئازیزان چامان دەکەوێت بە دوو قوتابی خۆشەویست لەم کاتت باش باشتە سوپاس ناوی بەڕێز سارا سارا خاتون زهرە زارا خان بەڵێ. زارا خان تۆ بەشداری کرد لەم پێشانگای لەگەر سارای لەگەر کۆمەڵێک هاوڕێت لەگەر کۆمەڵێک قوتابی لە قوتابخانەکانی کە چه هەستێک تێ وڵی هەستێکی خۆشە سەرەتا بە خێراتنیشتان دەکەین کە یعنی ئێستا بەشداریمان کردێ لەو پێشانگایەی ئێمە لە قوتابخانەی ساباتی کچانەوە هاتوین بەڵێ شکان هۆکارەکانی هەیە ڕووداوەکانیان نەخۆشیەکانیان لیدانی کارە بە ئەوانە دەبێنە هۆی شکان جۆرەکانی شکانی سادە و شکانی ئاڵۆزمان هەیە نیشانەکانی شکانی ژانی زۆر و ئەستوربوونی بەڵێ ئەو تشتانە دەگریتەوە ئەسەرەتا بەخێر هاتن کەناڵەکەتان دەکەم و زۆر سپاسان دەکەم کە توانین تا قسەمان لەگەڵ بکەن و ئێمەش بتوانین نەشری خۆمان پێشکەشی کەناڵەکەتان بکەین بابەتەکەی ئێمە لەسەر شکانە واتە شکان لە دەست بی یاخود لە لاغ یاخود لە هەر شوێنێکی دەستەبی بێگومان شکان زۆری هێش زۆری ئاڵۆزی هەیە زۆری سادەشی هەیە زۆر شکان دەبێتە هۆی بۆ نمونە سوڕانی دەست بەڵێ سوڕانی دەستیان سوڕانی قات و برینداربوونی زۆر و خوێن ڕشتنی زۆر بە هیوای هیچ مناڵێکی چاوگەش دەستی نەشتی باشە بەس یەک پرسیارمان هەیە سەبارەت بە خۆپاراستن لەو پەتای و ڤایرۆس و وەرزیەکان پەسی و کۆخەیە و تایگەر مشتوایە ئەو پەتایی کە هەیە لە وڵاتی چین ئیشاڵڵا لێمان دوو دەبی و خوای گەورە چارەسەری دەکات ئێوە شتارێک بۆ هاوڕێکانتان بۆ مناڵە وڵی هەتا پێیان دەکرێت خۆیان بە دوور بگرن لە عنی دلکی زۆر لەبەرکەن لۆ سەرما ئەو تشتانە و بەرەوەن باشترە کە لەو خواردانە دوورکەونەوە کە بەڕاستی ئەوانەی چینینە کە دەبنە هۆکاری و ڤایرۆسانە یان ئەو خۆراکانە دیارە کە دەبێتە هۆی ئەو ڤایرۆسانە بەڵام دەبینی خەڵکی هەر دەخوا یانی ناتانی بێ بەشکە بەڵام باشترە کە هیچ کە لەو خواردانە دوورکەونەوە یان لەو شتانێک کە دەبێتە هۆی توشببوونی و ڤایرۆسە بەڵێ خۆشەویستان و ئازیزان مناڵە چاوگەشەکانی کوردستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم راپۆرتە پێش پەیامێر نەوزادی حاجی شوشا وێنەگر کاکە بەندین و کاکە مەسەر تا راپۆرتێکی تر بەخواتان دەسپێرن و پێتان دەڵێم کوردستان ئاوەدان و دوور لە هەموو ناخۆشی و نەخۆشیێکی سەردەمیانە.